خۆشتان لێبێ هاوڕێ جوانەکانم چۆنن؟ بە هیوای ئەوەی کە تەندروستی هەر هەمووتان زۆر زۆر باش بێ. هەروەکو پێشتر من و زیتەڵە بەڵێنمان پێیا بوون کە کار بکەین بۆ مناڵانی بەهرەمەند و بەسەریان بکەینەوە لە هەر شار و وڵاتێکا بن. بۆیە ئەمڕۆژ پێم خۆشە کە کۆمەڵێک مناڵی هاوڕێم بانگیان بکەم و گفتوگۆیان لەگەڵ بکەم و لەسەر ئەو بەهرانەی کە هەیەە. بۆیە لەگەڵ مابن. هاوڕێ جوانەکانم، ئەلینی ئەکتەری بەهرەمەند هاتووە بۆ لامان با بەخێرهاتنی بکەین. چۆنی ئەلین؟ باشم. بەخێر بیت. ئەلین تۆ وتی ناوم نونووە، پێشەوە پێیوتم ناوم نونووە، پێتەڵێن لە ماڵەوە نونوو؟ باشە. خۆت ناوەڕاستەقینەکەت ئەلین سالار. چەند ساڵی؟ 5 ساڵ نییە. 5 ساڵ و نیو. هەر بژی بەو تەمەنە بچووکەوە کاری ئەکتەریەکەیت. پێم بڵێ ماوەی ساڵێکە دەستی کردووە بەم کارە؟ حەزی لێیە؟ پێت خۆشە کاتێک ئەڕۆیتە بەردەم کامێرا و ڕیکۆردەکەن و ڤیدیۆی تۆکەن و تۆش ئەکتەری کارەکەی خۆتەکەی؟ قورس نییە بۆ تۆ ئەو کارە؟ تا ئێستا چەند کارت کردووە؟ لەوانێ کاری زۆر زۆرە کردبێ، بەڵام هەنێکت بیر ماوە بۆمان باسکەیت؟ بەس جلوبەرگەکە. جلوبەرێک؟ کاری مۆدێلی شەکەی کەواتە ماکەرۆنی خواردن؟ واتە ڕیکلامت کردووە بۆ خواردنی ماکەرۆنی. چیتر؟ ئەو دوانە و بیر ماوە جارێ؟ باشە پێم بڵێ، زۆر زۆرم پێ خۆشە کە ماڵەوەت دایک و باوکت هاوکاری تۆیان کردووە بۆ ئەوەی کە ئەو بەهرەی تۆ زیاتر پەرەی پێ بدەن و زیاتر کاری لەسەر بکەن. خۆت لە ماڵەوە ڕاهێنانەکەی یاخود لەگەڵ خێزانەکەت ڕاهێنانت پێکەن؟ ئەم جارە بەلەقتە بووان کردم، بانیان کردم، لە ماڵەوە تاقم کردەوە. زۆر باشە. لە ماڵەوە لە بەردەم ئاوێنە ڕاهێنانەکەی؟ باوکم تەسویرمەکە هەنێ جار. لە ماڵیشەوە تەسویر تەکەن و دوای پیشانی خۆتەیەنەوە پێتەڵەن ئەو ڕاستە ئەو هەڵێ بێ وا بکەیت؟ باشە پێم بڵێ ئەگەر تووڕە بێ چی بکەیت؟ ئەبێ جوان بیت. ئەبێ جوان بیت؟ ئەبێت دەم و چاو چۆنایی بێ؟ ئەگەر تووڕە بێ ئاوا بی؟ یانە بێ ئاوا بی؟ ئەبێ چۆن بێ ئەگەر تووڕە بێ؟ ئەبێ ئاوا بیت؟ ئەگەر پێ بکەنێ بێ چۆن بی؟ ئەبێ ئاوا بیت؟ هەستەکەم تۆ زۆربەی کاتەکانی پێکەنی وایە؟ باشە تا ئێستا ئەکتی ئەوە کردووە کە وەکو ئەکتەرێک خۆ تووڕە بکەیت؟ خۆ تووڕە نەکردووە، ئەمە بۆیە کاتە تۆ دایمەن پێکەنی. دانەکانیش زۆر جوانن، دایمەن پێ بکەنە. باشە ئەی چاویشت چڕەنە تۆ؟ من چاو لەگەڵ جلەکان ناگۆڕێت. چاو لەگەڵ جلەکان تاگۆڕێ؟ ئەی من چاوم بۆچی وانییە؟ ئەیسە چاو پەمەیە؟ باشە ئەلین پێم بڵێ، وتە کاری جلوبەرگی شەکەم واتە مۆدێلی، حەزت لە جلوبەرگ و خۆگۆڕین و ئەمانەیە؟ ڕۆژی چەند جار خۆتە گۆڕی؟ ڕۆژەی دایکم دەزانێت. دایکت هاوکاری تەکە. ئەی خۆت حەزت لە چ ڕەنگێکە؟ هەموو ڕەنگێک. هەموو ڕەنگێک؟ کام ڕەنگە زۆر زۆر؟ سوور. سوور؟ بۆچی سوور؟ زیتەڵی هاوڕێشم حەزی لە ڕەنگی سوورە زانی؟ باشە پێم بڵێ تۆ حەزەکەی لە داهاتوە ببی بەچی؟ ببم بە ئیشی ساڵۆن. ئیشی ساڵۆن بکەیت؟ زۆر باشە. هەر بژیت کاری ساڵۆنیش زۆر خۆش ئازانی؟ حەزەکەی چ کارێ بکەی؟ قژیان بۆ ببڕی یاخود دەم و چاویان بۆ چاک بکەیت، ئاوا برژانیان بۆ جوان بکەی یان چی؟ حەزەکەی چی بکەیت لە کاری ساڵۆن؟ هەموو شتێک. هەموو شتێک؟ هەر بژیت. ئەی پێت خۆشە لە داهاتووە بەردەوام بی لەم کارێک خۆت کە ئەکتەریە زیاتر پەرەی پێبەی ببی بە ئەکتەری فیلم و بڕۆیتە دەرەوە ئاکتینگکەی؟ بەڵێ.
هەر بژیت باشە سێری فیلمەکانەکەیت سێری کاری ئەکتەرە جیهانیەکانەکەیت بەڵێ سەرسامی بە چ کارەکتەرێک ئەمە خۆت هەر بژیت خۆشە کارەکتەرێکی زۆر زۆر باشی هەر بژیت بەسەرهاتێکی خۆش هەیە بۆمان باسکەیت لە کاتی ئاکتەریان ڕوویا بێت یان بەسەرهاتێکی ناخۆش کاتێک ڕیکۆردەکەن بەڵێ ئادەی چیت بیرماوە بۆمان باسکەین ئەمڕۆ ئێستا دانەیەکم لە بیرمەوە ئەبێ پێ بڵێ دێڵە دانێک کە بیرما بۆمان باسکە بۆ شتێک بانیان کردبوو ئەبێ لەق دەکەیت کردە ئیتر زۆریان پێخۆش بوو زۆریان پێخۆش بوو هەر بژیت کەواتە زۆر زۆریش باشی لە کاتی ڕیکۆرداوایە باشە بەسەرهاتی ئەوەمان بۆ باسکە پێشەوە بۆ منە باس کرد کە ڕۆژێکیان زۆر خەوە هاتووە وتویانە هەستا ئەبێ بڕۆی بۆ سەرکار وتوتە بەخوا خەومیە بەڵێ ڕۆژی وا بەسەر هاتووە کە ئاوایی زۆر زۆر خەو بێت و پێت بڵێن هەستا بێ بڕۆی بۆ سەرکار بەڵام تۆڵی بەخوا خەومیە لە سەرکار خەو لێ بکە خەریکە خەو لێکە دانێکیان بوو لە هەولێر وام لێ لە هەولێر واولێ زۆر باشە کاتە ئەڕۆی بۆ هەولێر و دوهۆک و ئەو شوێنانەش بەڵێ زۆر چاکە باشە چیتر لێ بپرسم گۆرانی زانی نەوەڵە گۆرانی نازانی ئێستا لەو ماکەرۆنێکی کە بۆ باس کردین لەو کارەیە کە ماکەرۆنێکە و خوارد ئەتوانی بۆم دووبارەکەی تۆ بزانم چۆن خواردوتە ئەمە قاپێک لە بەردەمایە ماکەرۆنیە خۆیت خۆشەکان لەگەڵمانە کردی چەتاڵەکی دەدا پێ چەتاڵەکەی ئایتێ زیاتر خوارد ئەنجا ئەو خوارد ئادی چۆنە خوارد بۆم دووبارەکەرەوە ئافێت ئەجا ئەوە شکر واتە زۆر خۆشە هەر بژیت سەرکەوتوبی زۆرم پێخۆش بوو کە لە نزیکەوە پێکەوە چامان بە یەکتری کەوت و گفت و گۆمان کرد و بە هیوای ئەوەم کە مناڵی بەهرەمەندی وەکو تۆ پەرە بدەن بە بەهرەکانیان وەکو تۆ کە چۆن لە تەمەنێکی پچکۆلەیە کاری ئەکتی نەکەیت ئاخر خۆم بانیان کردم خۆت بانیان کردی تو دواتر تۆش ئەو کارت کرد پێت خۆشە بەردەوامبی هەر بژیت زۆر باشە دوا پەیامی تۆ یاخود دوا قسەی تۆ چییە بۆ من و بۆ بەرنامەکەمان و بۆ هاوڕێیان هیوادارم ئەوان نێژەشی ئەکتەری بکەن هەر بژیت هیوادارین ئێمەش کە مناڵەکان بەهرەکانی خۆیان بدۆزنەوە وەکو تۆ پەرەی پێ بدەن بەخێر بیت سپاس ئازیزەکانی هاوڕێمان مناڵێکی بەهرەمەندی تر سەردانی کردوین و هاتۆ بۆ لامان بۆ ئەوەی کە باسی بەهرەکەی خۆیمان بۆ بکات لەگەڵ مانابن بابزانین بەهرەی چییە و ناوی چییە چۆنی سپاس باشم ناوی چییە کیژێ چەند ساڵی 11 واتە لە پۆلی شەشی بەخێر بێ کیژێ پێم بڵێ تۆ گۆرانی بێژی هەر بژیت زۆرم پێخۆشە کە لەو تەمەنە پەرەتدا بە بەهرەکەی خۆت و ئەو بەهرەی کە لە تۆیە هەیە دۆزیوتەتەوە لە چەند ساڵی و گۆرانیاڵی لە پۆلیەکی بنەڕاتیەوە تا لە 6 ساڵیەوە هەر بژیت ئەی بەتمای تاکی بەردەوامبی تا گەورەوە ئەی پێت خۆشە لە داهاتووە ببیت بە گۆرانی بێژێکی زۆر سەرکەوتوو باشە بۆم باسکە چۆن زانیت کە ئەم بەهرەیە تایە و دواتر بەردەوام بوویت و پەرەتدا بە بەهرەکەت و ئەو بەهرێت لە خۆ تا دۆزیەوە بە من بەردەوام یارمەتیم بەژاری پێکردم لە گۆرانیەکانە گۆرانێکی بۆ ناردم لەبەرم کرد دوای چەند ماوەیەک
تۆمارمان کرد بەم شێوەیە سەرکەوتوو بوو سوپاس بەخوا بووم بە گۆرانی بێژ. ئەی ئافرین ئەزانی منیش لە تەمەنی تۆیە گۆرانی بێژ بووم و ئێستاش لەگەڵ زیتەڵەی هاوڕێمە گۆرانیمان هەیە پێکەوە. باشە تۆ پێم بڵێ چەند گۆرانیت هەیە؟ 12 کلیپم هەیە و 15 تراکی دەنگی. واتە 12 کلیپە هەیە و ئەلبومێکی زۆر باشیش بەرهەمێناوە. بەڵێ. ئەی ئەزانی ناویان چیە گۆرانەکانە؟ گوڵاڵە سوورە، کەروێش، خونچە گوڵەکان، سەری ساڵی تازە، ساڵی نوێی خوێندن، بۆ ڕۆژی ئاڵا. گۆرانەکانە ئەوەنە زۆرن بیرتە چێتەوە ناوەکانی. کچی کورد، جوتیار، کچی جوتیار. هەر بژیت زۆرم پێخۆشە کە لە هەموو بوارەکانە گۆرانی دووتووە سروشت و ئاژەڵ و ئاڵای کوردستان و نیشتیمان. باشە بە ئەوە بپرسم تۆ کام گۆرانیت لە هەمویان زیاتر پێخۆشە؟ هەموو گۆرانەکانم حەز لێ بەس ڕۆژی سلێمانیەکەم زۆر بەلاوە خۆش. ڕۆژی سلێمانی واتە گۆرانیت هەیە لەسەر ڕۆژی سلێمانی؟ ئەتوانی کۆپلێکمان پێشکەشکەی؟ سلێمانی شارەکەم شارش کۆدارەکەم زۆر دڵگیر و ڕازاوی دەڵێ بووکی ئەم ناوە My city سلێمانی beloved city of me Beautiful, pretty and like a pride of Switzerland تۆ ناساوی بەجوانی بە هەڵەت و قوربانی شانازی کوردانی ئەی شاری سلێمانی You are known for beauty, for brains and beauty You make all Kurdish proud سلێمانی you like that ئافرین دەنگت زۆر خۆش بوو بە هیوای ئەوەی کە بەردەوام بیت وە زۆریشم پێ خۆشە کە گۆرانیت هەیە لەسەر ڕۆژی سلێمانی وە زۆریشم پێ خۆشە کە بە 2 زمانی جیاواز گۆرانیت بۆ سلێمانی وتووە. باشە با پرسیاری ئەو لێکم حەزەکەی لە داهاتوودا ببیت بەچی؟ ئازف کەمان. شەنیاری کەمان؟ باشە پێم بڵێ چوویتە تا هیچ خولێکەوە بۆ ئەوەی کە پەرە بیت بەم بەهرێشت؟ بەڵێ. باشە با پرسیارێکی تری لێکم حەزت لە چ ڕەنگە؟ سوور. سوور؟ تۆش حەز لە ڕەنگی سوورە؟ ئەزانی ئەلینی هاوڕێمان پێش تۆ لەگەڵمانە بوو ئەوی ژووتی حەزم لە ڕەنگی سوورە؟ تۆ بۆ حەز لە ڕەنگی سوورە؟ لە مناڵێ حەزم لە ڕەنگی سوورە. زۆر باشە. با پرسیاری ئەو لێکم بە دەر لە کاری هوەری و میوزیک و گۆرانی کە خۆت لەوانەیە ئیشەکەی حەزەکەی لە داهاتووە ببی بەچی؟ حەزەکەم ببمە دکتۆر لە داهاتوودا. هەر بژیت سەرکەوتووبی کارێکی زۆر باشە ئەتوانی خزمەتکەی بە هاوڵاتیان. بۆچی بیرت لەوە کردوتەوە ببی بە دکتۆر؟ لەبەرەوەی ئەتوانم نەخۆشەکان چارەسەر بکەم. هەر بژیت. ئەی باشە پێت خۆشە کە گەورەش بووی لەگەڵ ئەوەی کە ببی بە دکتۆر بەردەوامیش بی لە گۆرانی بڵیت؟ بەڵێ. کاتە 2 کاری جیاوازەکەیت. ئیشەڵڵا زۆر باشە. پێم خۆشەکە گەورە بووی دواتر چاپێکەوتنە لەگەڵ بکەینەوە بزانین گەشتووی بە ئاواتەکانت. کیژێ ئەی لەوانەکان تا چۆنی حەزت لە چوانەیە کە زۆر؟ حەزم لە هەمووانەکانە بەڵام بە زۆری زانست. زانست؟ بەڵێ. زۆر چاکە. با پرسیاری ئەوەش لێکم کاتی ڕیکۆردکردنی سەوتت. بەڵێ. چۆن ڕیکۆردەکەی چۆن خۆت ئامادە ئەەکەی لە ماڵەوە پێویستت بە چەند ڕۆژە بۆ ئەوەی کە ڕاهێنانکی لەسەر ئەو گۆرانیە؟ پێویستم بە 2 ڕۆژ 3 ڕۆژ. 2 ڕۆژ 3 ڕۆژ؟ بەو کاتەکەمە؟ بەڵێ. بەو کاتەکەمە توانی گۆرانەکانیش لەبەر بکەیت؟ بەڵێ. ئەی دواتر بۆ کلیپەکان جوڵەی بۆ دانی کە بڵێ بەم شێوازە ئێڵێم ئەبێ لەم کاتی ئەمەیە ئەم حرەکەیە بکەم ئەوە بکەم. بێگومان. هەر بژیت ئەی جلوبەرگەکانت بەپی کلیپەکان ئەی گۆڕیت؟ مەسەلەن ئەگەر گۆرانێکە هەبێ بەسەر شلکە ئەبێ جلی سوور لەبەرکی. بەڵێ. بەپی ئەوانە ئەی گۆڕیت؟ بەڵێ. کاتە بیریش لەو وردە کاریانە کردوێتەوە. بەڵێ. ئەی لە ماڵەوە کاتێک کە هاوکاری خێزانەکەت کەی یاخود کاتێک کە خۆ دیاری بکەی واو لێ هاتووە گۆرانی بڵێ دوای سێرەکەی من زۆربەی کاتەکانم گۆرانیەڵێ. بەڵێ. چونکە ئەوانەی کە حەزیان لە گۆرانی وتنە و گۆرانی بێژن زۆربەی کاتەکانیان گۆرانیەڵێن. بەڵێ. ئەی ڕاهێنانەکەی بۆ سەوتت؟ بێگومان. چۆنایی ڕاهێنانەکەی؟ بەرنامەیەک هەیە بۆ دۆ ڕێمی پاسۆ ئەوە دانی لەسەری ڕێکۆردی دەنگی خۆتەکەیتەوە بۆی بزانی باشە. هەر بژیت ئەی تۆ کاتێک ڕێکۆردەکەی تۆ گوێی لێگری هەز بە هەڵەکانی خۆتەکەی ئەگەر کرد بێتە؟ بەڵێ. دواتر توانی چاکیکەیتەوە؟
هەر بەژیت ئەی بەسەرهاتێکی خۆش هەیە کاتی ڕیکۆردکردنی گۆرانەکات بۆمان باسکە یان ئەگەر خۆشیش نەبێ بەسەرهاتە کە شتێک بێ بۆمان باس بکەیت بیرە ماوە؟ گەر بڕم بۆ ڕیکۆردێک ئەبێت هەموو کاتێک ئای گەرم بەرم بەڵام جاریکان ئای ساردم بردەوە لەگەڵەوە پاشە پێم بڵە بۆچێ بێ ئاوی گەرم بەری بۆیە خۆڕگم تێک نەچێت کەواتە ئەبێت تۆ بەردەوامیش ئاگاد لە تەندروستی خۆت و قورگت بێت و ئاوی سارد نەخۆیت و نهێڵی سەرمات بێ وایە؟ هەر بژیت زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لە نزیکەوە تۆم بینی و گفتوگۆمان کرد مێش خۆشحاڵ بووم بە هیوای ئەوەی کە لە داهاتووە ببی بە گۆرانی بێژێکی زۆر زۆر سەرکەوتوو وەکو ئێستا و هەروەها ببی بە پزیشکێکی زۆر زۆر سەرکەوتوش پێم خۆشە کۆتا جار گۆرانیەکمان بۆ بڵێ گۆرانی ماسیە سوورەکەم تازەیە ماسیە سوورەکەم ماسیەکەش سوورە فەرموو ماسیە سوورە ناو ئاو بێزار بوو بڕیاری دەبڕوەت زوو بە زوو ماسیەکان پێیان وت ئەی داماو نیشتی مەم بۆ ماسی ئاوە ئاو red fishy bird from the water decided to live for better poor fish as I told only home for fish as water هەر بژیت سەرکەوتوو بیت دەست خۆش بێ بەخێر بیت سپاس وڵاتی من شیرینە خاکێکی نازەنینە بەهار دەشتی زەرد و سوور ئەبێت بە کۆمەڵێ نور داتەلانی باخەوە لە سالوتکەی شاخەوە ئاوی ڕوونی ڕەنگە و ڕەنگ ئەیکە بە جۆشی ئاهەنگ لەیلەلەل لەیلەلەل هاوین نزاری نەزدار شاخی هەزار با هەزار شەوی فێرکی کوێستان دیمەنی بەری بەیان باخی زەرد و سوور و چڕ ئاوی تەزیوی دەنگەر بەفرا و ئەڕێژێت تک تک بۆ دەمی گوڵی ناسک وڵاتی من شیرینە خاکێکی نازەنینە بەهار دەشتی زەرد و سوور ئەبێت بە کۆمەڵێ نور لەیلەلەل هاوڕێکانمان مناڵێکی تری زۆر زۆر بەهرەمەندمان لەگەڵای کە من زۆر زۆر سەرسامن پێی فڕیوە ئەزانن چۆن پێتان ناڵێن سێرکەن لەگەڵ ما بن چۆنی باشم ناو چییە؟ شەن بەخێر بێ شەن چەند ساڵی؟ 5 کاتە ئێشتانە ڕۆشتیتە قوتابخانە لە باخچەیت هەر بژیت سەرکەوتوبی بەڕاستی بەهرەمەندی کە لەو تەمەنە بچووکەتە توانیتە بفڕیت بۆمان باس بکە یەکەم جار هەستت چۆن بوو کە فڕیت و ئەم جلوبەرگانت لەبەر کردووە لەبەرەوەی کە وەرزشوانی پارەگلایدەرە لە پێشە بەستیان مەوە ئەنجا بەڕاکردنێک پەڕەشوتەکە سەر هەوا کەوت لە پێشا بەستانی تۆ دواتر ڕاو کرد؟ ئەنجا فڕیت هەستت چۆن بوو؟ زۆر خۆش بوو زۆر باشە هەر بژیت سەرکەوتوو بیت منیش زۆرم حەز لێ تاقیکەمەوە کە تۆم بینی بەڕاستی وتم ناکرێ من نەڕۆم ئەم هاوڕێ جوانم بەهرەمەندە و لەو تەمەنە بچووکە ڕۆشتۆ پێویستە منیش بڕۆم کاتە تۆوە لە هاوڵاتیانەکەی کە ئەوانیش پەرەبن بە وەرزشکردن و هەروەها وەکو تۆ بتوانن کە بفڕن بۆم باس بکە ئەم کڵاوە چییە لەسەرتایە؟ ئەوە کە نیشەیتەوە لە پێشە بە سەریعیە دەخوارە بۆ کەوتن و ئەم لە ئەولا ڕاستە هەر بژیت زانیاریشی زۆر پێ ئەی ئەمەی لە شانتایە؟ ئەوە ئەم ئاسنانەی بۆی کە پەڕەشوتەکەی پێ بەستیتەوە ئادەی ئاسنی پێوەیە؟ بەڵ زۆر چاکە ڕاستەکەی ئاسنێک بەم لاولاوەیەتی ئەی کۆڵە پشتەکەت؟ کۆڵە پشتەکە بۆی پاڵی پێوە بیتەوە بۆی پاڵی پێوە بیتەوە باشە شەن تۆ حەڤەی 12/2021 لە ڕۆژی ئاڵایە فڕیت هەر بژیت سەرکەوتوبی بۆم باس بکە کاتێک کە فڕیت
چیت بینی لە خوارەوە ئەتوانی سەری خوارەوە بکەی ناترسایت هیچ ترس نەبوو هەر بژیت ئەی سارد نەبوو باشە شان وتە هیچ نەترساوم ئەی کە سەری خوارەوەت کرد شتەکانت بە بچووکیە بینیان بە گەورەی بچووکی بۆچی بە بچووکی ئێمە تۆ زۆر بەرز فڕی بووی بەرزایەکی زۆر بووی ئەی ئەزانی ماوەی چەندێک بوو کە فڕی بوویت بیرە ماوە کاتەکەی بەڵێ نەدەقە ناتەقا هەر بژیت ئەی دواتر چۆن هاتنە خوارەوە وردە پەڕەشتەکە هاتە خوارەوە ئەی پێوتی ئامادە بە ئاگات لە خۆت بێ وا بکەوا مەکە بەڵێ ئەی ئەتوانی بە باشی سەیری چاودەور و خوارەوە بکەی چاو ئاوا بوویان ئاوا کراوە کاتە چاویشدا نەخستە بوو هەر بژیت عینەک پێویستە بکەینە چاومان کاتێک کە وەرزشی پەڕەگلایدەر بکەین بڵێ کابنەکەیدا عینێکی کرد بۆ چاوی عینەکی کرد بۆ چاوی تۆ نەتکردبوو بۆی کە بە باشی شتەکان ببینیت و یەکەم جارتە تا ئێستا چەند جار فڕیویت یەک هەر بژیت ئەی پێت خۆشە بەردەوام بیت ئەی پێت خۆشە کە گەورە بیت پەرەبەی بەم بەهرەیەت و کاری لەسەر بکەیت وەکو ئێستاش کە خێزانەکەت چۆن پاڵپشتی تۆیان کردووە بە هەمان شێوە پاڵپشتیت بکەن باشە ئەی لە داهاتوە پێت خۆشە ببی بەچی بیری لێ کردوتەوە فڕۆکەوان هەر بشیت سەرکەوتوبی زۆر باشە دواتر منیش کە گەورە بوویت یەم بۆلات یەمە ناو فڕۆکەکەتەوە تۆش گەشتێکم پێ بکە باش هەر بژیت ئەی بیرتە کاتێک کە فڕیت حەفەی 12/2021 لە کێ دەستان پێکرد گەشتەکەتان بۆ کێ ڕۆشتن بۆم باس بکە وردە لە شاخەکە ڕۆشتی نەخوارەوە تازە خۆلای شاخی گۆیژەوە ڕۆشتن وایە باشە تازە خۆلاینەوە اینجا بە دەوروبەرە تۆزێکیش ڕۆشتیم هەر بژیت ئەی سەرەتا چۆن بوو کە قەرارتدا بفڕیت زۆر خۆش بوو ئەی ماڵەوە پێیانوتی باوکێت یان دایکت پێیانوتی تۆ پێت خۆشە کە بفڕیت یا خۆت وتت حەزەکەم بفڕم سەرەتا مامۆستاکانمان منیان هەڵبژاردووە مامۆستاکان تۆیان هەڵبژاردکەواتە لە بەهرەکەی تۆ دڵنیا بوون کە ئەتوانیت باشە پێم بڵێ سەرمات نەبوو لەوێ نەخێر حەزت لە چ ڕەنگێکە تۆ پەمەیی بۆچی هاوڕەکانی ترمان حەزیان لە ڕەنگی سوور بوو تۆ حەزت لە پەمەیە منیش زۆرم حەز لە ڕەنگی پەمەیە ئەی لە ماڵەوە یاری چیەکەیت وەرزشەکەیت وەرزشی چیەکەیت کەواتە زۆرە حەز لە وەرزشە تۆ هەر بژیت منیش زۆرم حەز لە وەرزشە و زۆریش بەسوودە بۆ جستەمان کە ڕۆژانە ڕاهێنان بکەین و وەرزش بکەین ئەی خواردن چییە خۆیت بۆی کە بەهێز بیت لالەنگی و پرتەقاڵ میوەیەکی زۆر بەسوودە کاتە تۆ میوەت حەز لێیە هەر بژیت ئەی گۆرانیە زانی گۆرانیمان بۆ بڵێیت عادی گۆرانێکمان بۆ بڵێ گۆرانی پەپولە فەرموو من پەپولەم زۆرجەنم شەیدەی گوڵی باخەنم من پەپولەم زۆرجەنم شەیدەی گوڵی باخەنم مناڵان وەرن گۆرانی بڵن هەڵبەڕن مناڵان وەرن گۆرانی بڵن هەڵبەڕن بەبچینە ئەمچی منە زۆرجانە ئەمدی منە بەبچینە ئەمچی منە زۆرجانە ئەمدی منە ئەفرم بە دوا ماڕاکەن وەکو من تەماشاکەن ئەفرم بە دوا ماڕاکەن وەکو من تەماشاکەن گوڵی سپی زەرد و ئەڵ بێژی پاپولە و منداڵ
گوڵی سپی زەرد و ئاو بێژی پاپولە منداڵ هەر بژیت سەوتیش زۆر زۆر خۆش ئازانی پاپولەش وەکو تۆ ئەفرێت هەر بژیت زۆر زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لە نزیکەوە تۆم بینی و پێکەوە گفتوگۆمان کرد چونکە سەرەتا کە ڤیدیۆکەی تۆیان پیشاندام زۆر زۆر سەرسام بووم وتم ئەم مناڵە زۆر بەهرەمەندە زۆر زۆرم پێخۆش بوو کە ئەمڕۆ لەگەڵمان بووی تۆ دوا قسەت چییە؟ هیچی هەیە بۆمان؟ هەر بژیت سەرکەوتوبی بە هیوای ئەوەی کە بەردەوام بی لەو وەرزشانی کە ئەمڕۆ بۆت باس کردین و هەروە پەرەبی بە بەهرەکانت بۆ ئەوەی کە لە داهاتووە ببیت بەو کەسی کە خۆت ئەتێ باشە؟ لێرەشەوە دەستخۆشیم هەیە بۆ خێزانەکەت بۆ ئەوەی کە هاوکاریان کردویت دەست خۆش بێ سپاس هاوڕێکانمان هەروەکو بینیتان ئەم مناڵە جوانانە زۆر بەهرەمەند بوون بە هیوای سەرکەوتن بۆ هەر هەمویان ئێوەش لە هەر شوێنێکن پەرەبن بە بەهرەکانی خۆتان و هەروەها کاری لەسەر بکەن ئەگەر پێشتان خۆشە کە بەشدار بن لە بەرنامەکانمان پەیوەندیمان پێ بکەن و ئێمەش گفتوگۆتان لەگەڵەکەین تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ